سلااو هاوڕیان دابەنەمینتان لەگەڵ لە چنای دابانس یونیڤرسم لە ڤیدیۆ وەکو لە کۆمنت بۆتان نووسی بووم کە باسی کۆمپانیا سینیەکان بکەم کە ئەوانەی سیارە دێنن نە کۆمپانیای بڕاندی سیارەکان کە تەزمیە سینیە. هەروە ئەگەر حەستان لێ بۆی بابەتەکە بە تەواوەتی گوێتان لێبی لایک ڤیدیۆیەکە لەبیر مەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە بینە بن تا کۆتایی ڤیدیۆیەکە تۆزێک زانیاری تایبەت و جیاوازتان پێ دەڵم. تەمان کۆمپانیا سینیەکان ئێستا وەکو تەقلید و مۆدیل هات و هەر شەریکەیەک هەڵدەسێتن واز لە بڕاندی ئەوەی دێنی کە وەکالەتی بۆ یان وەکیلی بۆ دەچی بڕاندێکی سینی دێنی سیارەکان دەفرۆشیتن بە سعری زۆر مناسب. کێشەی من و کێشەی زۆربەی ڕڤیوەرەکانی هەموو دنیا لەگە سیاری سینی چیە؟ سیاری سینی عەدەدیان زۆر زۆرە و شکلیشیان بێتام زۆر زوو دەگۆڕێ. ئەویش کێشەکە لە چیوە ڕوودراتن. بۆ نمونە تۆ سیارەیەک دەکڕی وەلو بڕاندەکانی تریش ئێستا فێرە ئەو خۆ بووینە بەس هەر ناگەنە بڕاندە سینیەکان. تۆ سیارەیەک دەکڕی دەبی بەلای کەمی سیارەکە 4 ساڵ 5 ساڵ تۆ بپارێزی لەوەی کە تۆ تووشی مەصرفی زۆر زیاتر بیان زەرێکی زۆر بکە. ئەویش چۆن؟ بۆ نمونە تۆ سیارەیەک دەکڕی لە هەر بڕاندێکی ئەو سیارەی شاسیێکە ئەو شاسیە کۆدێکی یان ڕقمێکیە ئیتر ئەو شەریکێ ئەتا 4 ساڵی یان 5 ساڵی ئەو سیارە دروستەکە لەسەر نەوسی شاسی لەوانەیە لای توشتیش نەگۆری لەوانەیە فیسلیفتی بۆ بکە. فیسلیفت چیە؟ بۆ نمونە سیارەکە تۆزێک دەستکای لایتی دەکات لایتی تۆزێک جوانتر دەکات تۆزێک یعنی زانیتی تەفاسیلێکی ور دەستکای دەکاتن بە سیارەکە لەسەر هەمان شاسی دروستکراوە لەسەر هەمان ئەو پارچانەی کە لە ناو سیارەکە بەکارێ لە مۆدلی ئەو ساڵ لەگە مۆدلی 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا هەمان شتە. بەس کۆمپانیا سینیەکان وانیم دوو مشکلێ یەکەمیش سیارەکە ساڵێک دروستەکە 2 ساڵ پاشوی شاسەکەی بە تەواوەتی لەگۆلانە سیارەکە دیسکۆنتینیو بکە هەر دروستی نەکایان ئەو شەریکی کە بەرپرسە لەوەی کە ئەو کۆمپانیایە کە ئەو سیارە سینیە داخلی وڵات بکاتن و بەردەوام سەپۆرتی بکاتن و زمانی بداتێ ئەو خۆی قەرار دەداتن بڕیار دەدا نەهێنی لەبەروی مەبیعاتی باش نێری سیارەی سینیتر دێنی لەبەروی سیارە سینیەکان زۆر بە ژمارەیەکی زۆر بەرچاو دروست دەکرێن. ئەوە یەکێک لە مشکیلەکان کە تۆ بە هیچ نەوعک لە نەوعەکان محمینی لەو مەوەزعی ینی پارێزراونی کەس ئەوەی تۆ ناپارێزی تۆ لەوانەیە سیارەکە کاتێکی زۆر خراپ کڕیبێت بە تەواوەتی دیراسەر نەکردبێت تاوتر نەکردبی یان نەزانی یەکسەر لە ناکاو دوای دوومان کۆمپانیایەکە بڕیار بدا ئەو سیارە یەکسەر شکلی بگۆڕێتنێتە تۆ لە جێوە سیارەکە سیچل وەرەقە سەری دێتە خوارێ. ئەو یەکێک لە مشکلەکان. مشکلی تری دووەم ئەو سیارانە کە هیچیان گرانی پارچە یەدەگەکانە یان نەبوونی پارچە یەدەگەکان. ئەویش چۆن؟ بۆ نمونە تۆ سیارێک دەکڕی بە دەفتەرە کونی و لە هەمان کاتدا سیارەکە بە 15 دەفتەر ئەوەی بە 15 دەفتەر ئەو پارچەی یەدەگەی بەقەدەر سەری سیارەکەی لەبەر ئەو کەسێک کە 15 دەفتەر بە سیارە دەدا ئەکید ئەو پارەی هەیە کە بتوانین پارچەی یەدەگێک بکڕی لە سیارەی تر بە $100 بی لەو سیارەی ئەو بە $500 بی. بەس تۆ معقول نییە سیارێک بفرۆشی پارچەی یەدەگی بە هەمان سەری سیارەی 7 دەفتەری بی سیارەکە بە دەفتەرێک یان دەفتەرێک و 20 وەرەقە 30 وەرەقە بی. تەبانەوە یان جوێلاتی کۆمپانیا سینیەکانە یان بێویژدانی و ئیستیغلالکردن و ینی خراپی شەریکاتەکانە کە لێرە وەکالەتی ئەو سیارە سینیانەیان لە معقول نییە سیارێک دەکری بە دەفتەرێک و 40 وەرەقە لایتی بۆ نمونە بە ملیۆنێک کونی بی یعنی سیارە چەند لایت پێکاتە 15 لایت سیارە چی پێ دەکرێت یان سیارێک دەکری بە 2 دەفتەر گێڕی بە 50 وەرەقەی 125 سەری سیارێک خۆکی سیارەکە لە 125 لە گێر دروست نەکرێت گێر لەوانەیە 110 سیارەکە ویلانێ خوار 110 بی سیارەکە هەیکەل پلێت ئەو هەموو کارەبایات و وایر و مەکینە و شتی تەرفیهی و ئەو شتانە ئیتر بۆیە خەڵک ئەوە یەکێک لە کێشەکانی تری سیارەی سینیە لەبەرەوەی پارچەی یەدەگییان هەر نییە دەبی زۆر چاوەڕێکی دەبی سیارەکە لەمان ڕابگری خوانەکە ئەگەر لێ بدرێ پارچەکەی نەبی و ناتوانانی پێ بڕۆ دەبیەوە لەژێر چادر ڕای بگری و یانیش بێتام گرانیەکەی لە حد بەدەر کە هەزم ناکرێت. یەکێک لە کێشەکانی تری سیارەی سینی ئەوەیە کە زۆر ئیحتیمام بە زەغرفە و بەو شتان دەدەن. ئەویش چۆن؟ ئێستا بڕم هەر وێبسایتێکی سینی بکەوە ئالی ئەکسپرێسە ئالیبابەی هەر یەکێک لەو وێبسایتانە تەماشە بکە چاوت دێشی لەبەروی ئەوەندە ئیزدیحامە ئەوەندە هەزار ڕیکلام و شتی تێدا و شتی ڕەنگاوڕەنگ و شتی وا بۆیەت و زۆرترین چاوت لەسەر شاشەکە بی چاوت لا نەبێت. تەبان ئەو شتە پێ دەچی لە سین ترێن بیان خەڵک حەزی لە شتی ئیزدیحام و قەڵەباڵغی و شتانەبی بۆیە سیارەکانیان بە جدی قەڵەباڵغە دەرکی دەکەی و 50 و ئاخەت و خطوط و ئەلوان و ڕەنگی تێدایە ئەو لەگەوی تێکەڵ بە ئەو لەگەڵوی تێکەڵ بە ئەو لەگەوی تێکەڵ بووە ئەتو یەکەم جار بۆ یەکەمین ئیمپرێشن بۆ یەکەمین نەزرەکە دەبینی زۆر پێ جوانە هەڵدەخەڵەتێ بەس بە تێپەڕبوونی کات ئەو سیارانە مێشکر هیلاک دەکات لەبەرەوەی ئەوەندەی تەماشەیەکی سادە نییە کە ئەتو کاتێکی زۆر بەسەر دەبێت لەناو ئەو سیارە ئەو هەموو شتێک تێکەڵ بووە تەسەوڕ ناکەی چۆنە و هەروە ئەو کێشەی کە ئەوها بێزگەلەوەی کە زۆر زەغرفە و زۆر شتی تێدەکەم نەبوونی یان کەمی کواڵەتی مەتریالی ئەو پارچانەیە کە لەناو سیارەکە بەکارهاتووە کە سیارەکە وا پێشان دەدا وەک سیارەکی فەزاییە. بۆ نمونە ئایا ئەو
كواليتي أو سكانة همان كواليتي يعني كواليتي أو تسجيلي أو سمعاني همان أو كواليتي كخويان دعاي بودكن أوشتانا زوربيان ببي أو كواليتي نية ببي أو برادرانم كزوربما زوربيان سعري سنيان كرول زوربي براند دياوازة كان كلام برسيون هي سماعي شونه هي تسجيلي شونه يعني هي سعر أبل كار بلاي نية هي سعر شاشة دقي زور زوانة تاتشي خرابيان ضل دقي خرابة تاتشي باشا يتر دائما اشتك نقصة دائما اشتك همشتكان بيرفكت نية مشتكان لقليك ببي بيويس لقليك نقول زينة يتر أو يكك لك شكاين تري سعري صيني هروا يكك لشكاين تري سعري صيني أو ك خلقتي زور لحد بدل مرحي دكاتن وكوابي بون من أو مستقبل أوشتانا أوكي مستقبل بو سعراتي الصينية بو براند الصينية كان بس بو نوعي زاري زوري ما بيته مستقبل لبروي ليرة بلي برلاية وسعر خلق داخل لك بمنوعك كسلة ما في بكارهنر نابرسيتو لبروي سعر كسبين تيك بتي شركة فيل بكا شركة هيتي بونا كاتن أوشتانا ليرانية طبعا لهم الدنيا أوشتانا ببي زور بس ليرانية يتربويا شون بيتعمل هشتا زوري معه لهمان كاجدايان أو خلقي كهالدسي سعر جنيه وبسعر تسمية السنين دا أويش منونك تعمل بيدالم كتو سعرك تويتاي تسمية السنين دا كري بون من أو شركات زخمة جورانا هميان بس يعني هي بكبيدالم بشي كواليتي كواليتي مانجري وتن مديرك وتن موظفة إلى خوار خوان هر شيء كدروس ذكرية كم زا بروتوتايبك يعني أو تن عددك كم دروس ذكرية يتر أو دسيته بشي كواليتي أو هم بريادة نلس كواليتي أو كواليتي ببي أو ستاندرد أو كواليتي ككومباني داوي كدو أجر ببي أو بي إن زا إعاز دنا بشكاني تركا كدس بيبكن أوش تدروس بكن بجماري إزجار زور كبيدة ماس برودكشن بس كاتك لكواليتي در نسيتن يتدو بار رجرتو بويا كومبانيا أنا بون من كتو سعرك للصين تزمين دكي لبرهر هو كارج له هو كان هو كاري هرزانية هو كاري سياسي هو كاري اقتصادي يعني هو كاري أو إجباري لولاتي كدبي إلا سعر لولات أجر بفروش دبي لولات تزميعي بكي يترك كومبانيا ككواليتي مانجر هي بون من دعوي كومبريسر لك لشركة كومبانيا تويتا بون من كومبريسري تبريد خوي دروسينا كدعوة دكاتن شركة لي بكرتو زوربي زار أو شركان إمنا ناسين لبرو إما تعاملي لقلنا كان مشتري نهائي يعني كريار نهائي زوربي زار كومبانيا كان تعاملي لقال لكن إيتر خوي كومباني تويتا بو مثلا إيش خوي درويني كلا يابان يعني لتايوان لهر ولاتي كتير آسيا كسعر تزمينك همو كومبريسر كان لكومبانيا كي ياباني دكرتن بس بو إلى الصين إيش كهر زانتر بيان للصين ناتواني أو كومبانيا ببي جماري زياتر دامين بكاتن أو كاد بون من دعوة دكاتن سن كومبانيا هلولاتي أو كومبانيا أنا بينس كومبانيا تقديم دكان هم يندلين كاكا أما دما دتواني كومبريسر بودروسكين بو عدده بو كاتا يتر كومباني تويتا وكو مزادي ليركا كمان نرخي لميا مناسب تربو لهمان كاجدا همان أو كواليتي أو ستاندرد بو كدعوة كيلو زائدا لامتحان كواليتي شركة درسي أو زا عقدك على شركة بو أي شركة بون من 100,000 بو دابين بكاتن لخلال مانجك إيتر دي خاتنا سعر كاني أوشتا ببي كواليتي أو كومبريسر همان أو كواليتي ككومباني تويتا دعوة دك لأمريكا لخليج ليابان لارشون كتير زاري ويا رودات عندك سعر لهندك ولا صاحب دكريتو إيتر ببي كواليتي بلوانه موظفك گندالی کرو یا موظفك ببی پیوز ایشی نکرو زوربی در کمپانی کان هلستن تعویزی بکارهنر کان دکنو سعر کان صاحب دکنو اوشتان همو چارسته دکنو اوشتان ها روده دال همو دنیا بس وقت فهم گوتن که شکل لوینیه کبون منه اتودالی والله او سعر مادم لصین تزمین دکریان له ولاتک تزمین دکری او سعر ببی پیوز نیان کوالتینی او شرکات انا دوربینن او انا زور بشیان هي زور دیپارتمنت یعنی شرکه ایش لسروی دکا رپیوتیشنو سمعی او شرکه دانا بزیتن لبر هیچ هو كارك له كاركان يتر نقل برأوي ليه والله جماعتي خومان بدليانية وسعرك لبروي لصين تزمي دكري ويتر لمصلحتي وانية وسعر أنا داخل بيويان خلق بيكرتن يتر هلصن سمعوشتي خرابي بوبازا كان يتر بويا عقداري أو بوينتانا بن لو فيديو هير بسرعي وتم أوشتانا تام بوباز بكم لايكي فيديو كلا بير مكان لقل سبسكرايبي چنالك دابان امين تان لقلبو خواتان لقل